بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم لاپەڕە 10 ڕیزکردنی ژمارە دەیەکان. ڕیزکردنی ژمارە دەیەکان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ڕیزکردنی ژمارە تەواوەکان یان ژمارە ئاساییەکان. یان ئەوەیە خانە بە خانە بەراورد دەکەین یان ئەوەیە لەسەر هێڵی ژمارەکان ئەو ژمارانەی کە دەمانەوێت بەراوردی بکەین بەراورد دەکەین هەتا بزانم کامە ژمارە گەورەیە و کامە ژمارە کچکەیە. لێرە بۆ وێنە 2 ژمارە هەیە، یەکەچیان 8.85% ئەوی دیش 8.69%. داوا دەکرێ ئایا کام ژمارە زۆرترە یان کامیان گچکەترە. ژمارەکان ئەوجە لێرە ئەوەی ڕاستی بی ئەمن نازانم بەخۆم بچم ژمارەکان لەسەر هێڵی ژمارەکان دانێم یان بەخۆی دانرایە. ئەگەر ئەمن بچم دانێم لەو ئاسانان نییە، لەو ڕەنگە ئاسان نەبی ئەم ژمارەکەی بزانم لە چێ داینێم، چونکە ئەگەر من بزانم ژمارەکەی لە چێ دانێم واتە ئەمن ئیدی دەزانم کام ژمارە گەورەیە و کام گچکەیە، پێویست ناکە هێڵی ژمارەکان بەکاربێنم. ئەگەر نەش زانم دانێم کەواتە هەڵی دەکەم لە کاتی بەراوردکردن. بەڵام لێرە گریمان کە ژمارەکان بە خۆیان دانراینە، ئەو ژمارەی کە لە لای ڕاستە ئەو هەمیشە گەورەترە بە پێچەوانەی خانەکان. کە خانەمان هەبی کامە خانە لە لای چەپبی، بۆ وێنە ئەگەرە من 2 خانم هەبی کامە لە لای چەپە ئەو گەورەیە، بەڵام هێڵی ژمارەکان بە پێچەوانە کامە ژمارە لە لای ڕاستبی گەورەترە لە ژمارەکەی لای چەپ. هێڵی ژمارەکان ئەو جیاوازیەی هەیە لەگەڵ خانەکان. لێرە یەکسەرە من دەزانم 8.85 گەورەترە لە 8.69 چونکە 8.85 دەکەویتە لای ڕاستی 8.69. بەڵام ئەگەرە من بە خانە بەراوردکەم و بەراوردەکەم زۆر ئاسانە، بۆ وێنە لە هەمیشە لە چەپەوە دەست پێ دەکەم، ئەو هەشتەی ئێرە بەراورد دەکەم لەگەڵ ئەو هەشتەی وەکو یەکن، فاریزە لەگەڵ فاریزە وەکو یەکە، هەشتەکەی دیکە لەگەڵ ئەو شەشەی بەراورد دەکەم، چونکە زانیم کە هەشت گەورەترە لە 6 یەکسەر دەزانم ئیدی چیت کە بەراورد ناکەم، یەکسەر دەزانم ئەو ژمارە کە هەمە گەورەترە لەو ژمارە. کەواتە بەراوردکردن لە چەپەوە لۆ ڕاست پێی دەرێن بەراوردکردنی خانەی لە چەپەوە دەست پێ دەکەین. ئەو کات دەنووسم کام ژمارە گەورەیە. لێرە ئێستا ئەگەر بەراوردی ئەو 2 ژمارانە بکەم، ئەو ژمارە و ئەو ژمارە بەهۆی خانەکان چ دەکەم؟ لە چەپەوە دەست پێ دەکەم 3 بەراورد دەکەم لەگەڵ 3 وەکو یەکە، نازانم کام گەورەیە، یەکسانە ئەو جا فاریزەکە وەکو فاریزەیە، پاشان یەکسەر ئەو 4 بەراورد دەکەم لەگەڵ ئەو 4 ئەویش وەکو یەکە، ئەو جا دەچمە لای 5 بەراوردی دەکەم لەگەڵ 5 ئەویش وەکو یەکە، ئەو جا شەشەکەی بەراورد دەکەم لەگەڵ 2 کە زانیم 6 گەورەیە، هەموو ئەو ژمارەیە گەورەترە. ئەو کات دەنووسم 3,456 بەش لە 1000 گەورەترە لە 3,452 بەش لە 1000. ئەو کات دەزانم کام ژمارە گەورەیە بە بەراوردکردنی خانە بە خانەی هەردوو ژمارەکان. بێگومان دەتوانم یەکەم جار بنووسم وەکو لێرە ژمارە گچکەکەی بنووسم دوایە گەورەکەی بنووسم، بەڵام هەندێک جار داوام لێ دەکەن لە بچووکەوە لۆ گەورە واتە هەمیشە گچکەکەی لە لای دەستی ڕاست بنووسە، گەورەکەش لە لای دەستی چەپ. هەندێک جار داوام لێ دەکەن لە گەورە لۆ بچووک گەورەکەی لە لای ڕاست دەنووسم، گچکەکەش لە لای چەپ. لێرە ئەو جارەی
ئەو دوو یان ئەو سێ ژمارانە بەراورد دەکەم. لە لای چەپ دەست پێ دەکەم هەر سێ ژمارەکان بە دوو دەست پێ دەکەن، دووی تەواو، دووی تەواو، دووی تەواو، کەواتە نازانم کام ژمارە گەورەیە. یەکسانن. فاریزە، 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 دیسان یەکسانن. ئەوجا چوار بەراورد دەکەم لەگەڵ چار، دیسان لەگەڵ چار، دیسان یەکسانن. دەچمە لای ڕەنووسەکەی دیکە، هەشتی ببورن، هەشتی بەراورد دەکەم لەگەڵ هەشت، لێرەش یەکسانن، ئەویش لەگەڵ هەشت، ئەوەش هەر یەکسانن، کەواتە ئەوەش نەبوو. ئەوجا دێمە لای پێنج بەراورد دەکەم لەگەڵ چار، پێنج گەورەترە، شەش لە هەمویان گەورەترە، کەواتە ئێستا یەکسەر زانیم کام ژمارە لە هەمویان گچکەترە و کام لە هەمویان گەورەترە. واتە ئەو ژمارەیە لە هەمویان گچکەترە و ئەو ژمارەیە لە هەر سێکیان گەورەترە، کەواتە ئەو ژمارەیە لە ناوەڕاستە. ئەگەر بمەوێ ڕیزیان کەم لە بچووک لۆ گەورە، بچووکەکەی پێشی هەمویان دەنووسم، ئەوجا ئەوەی لەوی گەورەتر پاشان ئەوەی هەرە گەورەکە، لە ڕاستەوە بۆ چەپ، لە ڕاستەوە بچووکەکەی دەنووسم، دوایە گەورەکە، دوایە گەورەتر. لێرە لە کاتی ڕێزکردن کو ڕێزیان کردیە، ئەوها ڕیزکرایە، ئەو ژمارەیە بچووکترە لەو ژمارەیە، ئەویش بچووکترە لەو ژمارەیە، یان تەنیا ژمارەکان دەنووسم لە مابەینی فاریزەی دادەنێم یان هێمایەکی دیکە دادەنێم. ڕەنگە فاریزە زۆر باش نەبی، بەڵام ئەو جۆرە فاریزە نیمچە فاریزەیە ڕەنگە باش بی، وەکو ئەوەی ئەمن ژمارەکان لە یەکتر جودا بکەمەوە، چونکە ئەگەر فاریزەی دانێم ڕەنگە هەڵەی بکەم لەگەر ئەو فاریزەی کە بەخۆشم هەمە، باشترە ئەو جۆرە هێمایی دانێم. ئێستا تەواو بووم لەوە لاپەڕەیە، دەتوانم سەردانەکی لاپەڕە 11 بکەم. لاپەڕە 11 بە پرسیاری یەک وەڵام نادەمەوە، پرسیاری دوو دەست پێ دەکەم. لێرە هێمای گەورەترە لە یان هێمایی بچووکترە لە یان هێمایی یەکسانە بە دانێ لە مابەینی ئەو ژمارانە کە هەمانە. لێرە دانێم هێمایەکان بەهۆی هێڵی ژمارەکان. لێرە دەیانەوێ ئەمن هێڵی ژمارەکان بەکاربینم هەتا بتوانم ژمارەکان بەراورد کەم و بزانم کامەیان گەورەیە و کامەیان گچکەیە. ئەوەی ڕاستی بی هێڵی ژمارەکان هیچ ئاسان نییە، تەنانەت بە تایبەتی ئەگەر ئەمن بەخۆم بچم ژمارەکانم لەسەر هێڵی ژمارەکان دانێم، ئیشەکی ئاسان نییە، دەبی زۆر زۆر ئاگام لێبی. کە تەمەشای هێڵی ژمارەکان دەکەم دەبینم لە 6ەوە هەتا 6:20، بەڵام کە تەمەشای ژمارەکانی خۆم دەکەم دەبینم لە لای ڕاستی فاریزە 3 ڕەنووسیە، بەڵام لێرە 2 ڕەنووسیە، هەتا هەڵەی نەکەم باشتر وایە ئەمن سفرەکی زیاد کەم لۆ ئەو ژمارانە هەتا ئەوانیش ببنە 3 ڕەنووسی لە لای ڕاستی فاریزە، کەواتە ئەمن لێرە سفرەکی دادەنێم 600، 610، 620، 630، 640، 650، 160، 170، 180، 190، 200. ئەوە ئاسانتر دەبی ئیشەکەم، چونکە ئەمن لێرە 3 ڕەنووسیم هەیە. ئێستا ئەگەرم بمەوێ 152 هەمویان شەشن، پێی ناوێ شەشەکەی باسکەم، بمەوێ 152 دانێم لەسەر هێڵی ژمارەکان. 152 دەکەویتە مابەینی 150 و 160، بەڵام زۆر زۆر نزیکە لە 150، کەواتە ئەمن لە چی دانێم باشە؟ با لێرەی دانێم، وەکو ئەوەی وایە 652 لێرە بی شینەکە، ئەوە شینەکە. ئێستا سۆرەکە
125ش دانێم 125 لە چێ 125 لە مابەینی 120 و 130 لە ناوەندی ناوەڕاستەکەی کەواتە 125ش لێرەیە. ئەو ئێستا بەراورد دەکەم ئەو تیرە شینە لەگەڵ ئەو تیرە سۆرە تیرە شینەکە چونکە لە لای ڕاستە گەورەترە بێگومان کەواتە ئەو ژمارەیە شینەکە گەورەترە کەواتە ئەو هێمایەی دادەنێ. پرسیاری سێ لێرە 140 هەیە لە لای ڕاستی فاریزە با لێرەش بیکەمە 140 هەردووچان دەبنە 140 کەواتە پێویست ناکە ئەمن دانێم لەسەر هێڵی ژمارەکان ئەگەر داشنێم هەردووچان هەر لە هەمان جێنە کەواتە یەکسانن ئەو دوو ژمارانە. ئەو جەبا ئێستا ئەمن تیرەکان ڕەشکەمەوە هەتا پرسیاری دیکە چاکەم. پرسیاری 114 بچم داینێم بزانم 114 لە چێە 114 لە مابەینی 110 ئەگەر 115 بادەی کردە ناوەڕاست تۆزەک لە 110 نێزیکە کەواتە لێرەی دادەنێم. ژمارەکەی دیکە 118 لە چێی دانێم 118 بە سۆری بنووسم 118 نزیکە لە 120 نەژبوویتە 120 کەواتە لێرەیە. ئێستا کامە گەورەیە سۆرەکە چونکە لە لای ڕاستە گەورەترە کەواتە 118 گەورەترە کەواتە ئەو هێمایی دادەنێم. 6 و 114 بچووکترە لە 6 و 118. پرسیاری 5 109 لە چێدانێم 109 نێزیکە لە 110 ببورن 109 نێزیکە لە 110 لە پێش 110 واتە لێرەیە ئەوە 109. 190 لە چێ 190 هەر زۆر دوورە لێرەیە 190 بێگومان گەورەترە چونکە زۆر لە لای ڕاستی شینەکە زۆر لە لای ڕاستی تیرە سۆرەکەیە کەواتە ئەو ژمارەیە بچووکترە لەو ژمارەیە. 175 ئیدی هیوادارم خوێندکاری ژیر بە خۆت ئەو بەراوردانە بکەی 170 لێرەیە 175 بێگومان لێرەیە لەو ناوەندەیە شینەکە گەورەترە کەواتە ئەوها ئەوجا 176 و 167 بێگومان ئەویش ئەوهایە. هەتا زۆر کاتم پێویست نەبی بە خێرایی هەندێک پرسیاری وەڵام دەدەمەوە. ئێستا هێڵی ژمارەکان تەواو بوو هیوادارم ڕۆنبی هەرچەندە ئاسانیش نییە بە تایبەتی لە کاتی کە تەنیا 2 ڕەنووسم هەبوو باشترە بە خۆم بیکەمە 3 ڕەنووس هەتا ئیشەکە ئاسانبی. ئێستا دێمە لای گەورەترە لە بچووکترە یەکسانە بەدانێ لە مابەینی ژمارەکان. ئێستا ڕەنگە هێڵی ژمارەکانم نەبی تەنیا بە خۆم ڕەنووس بە ڕەنووس بەراوردکەم. 0 لەگەڵ 0 فاریزە لەگەڵ فاریزە 6 لەگەڵ 6 هەروەکو یەکە بەڵام 3 لەگەڵ 5 گەورەترە واتە ژمارەکەی لای ڕاست گەورەترە هێمای گەورەترە ئەو لایە کە کرایتەوە بەرامبەری ژمارە گەورەکەیە هەمیشە. پرسیاری 9 1 لەگەڵ 1 بەراورد دەکەم 4 لەگەڵ 4 بەراورد دەکەم لێرە 0 هەیە لێرەش دەتوانم 0 دانێم 0 هیچ کێشە نییە هەرچەند بمەوێ دادەنێم کەواتە ژمارەکان وەکو یەکن. پرسیاری 10 229 وەکو 229 خوێندکاری ژیر هەندێک جار دەتوانم 2 ڕەنووسی وەربگرم کێشە نییە تەنیا یەک پێویست ناکە هەندێک جار یەکسەر دەبینم 2 لێرەش 2 وەکو یەکە کەواتە یەکسەر دەچمە لای لێرە 4 هەیە لێرەش 0 هەیە کەواتە چارەکە گەورەترە یەکسەر. پرسیاری 11 132 کێشە نییە لێرە 4 یەکسەر لە لای چەپ لێرەش 9
بێگومانەوە گەورەیە کەواتە یەکسەر. لێرە 156 تەواو 156 تەواو ئەو جەفاریزە لێرە لێرە وەکو یەکن دەبی هێشتان بەراورد بکەم لێرە هەشت لەگەڵ ئەو سێی بەراورد دەکرێت یەک هەشت گەورەتر لە سێی کەواتە یەکسەر. لێرە نەم دەتوانی ئەوها بەراورد بکەم 92 ئەو هاانیە بەراورد ئەگەر لێرە دووم وەرگرت ناچارم لێرەش تەنیا دوو وەرگرم ئەگەر لێرە ویستم سێ ژمارە وەرگرم 933 لێرەش سفرە چی دادەنێم دەبیتە 980 ئەو جە بەراورد دەکەم هەرگیز ناتوانم یەک ڕەنووسی بەراورد کەم لەگەڵ دوو ڕەنووسیان دوو ڕەنووسی بەراورد کەم لەگەڵ سێ ڕەنووس شتیوە نییە یان یەک یان دوو یان سێ هەمیشە بە یەکسانی کەواتە ئەو ژمارە گەورەترە. لێرە 99 لێرەش 99 لێرە 9 لێرەش 9 وەکو یەکن بەڵام لێرە 9 لێرە هەشت وەکو یەکنینە 9 گەورەترە کەواتە ئەو ژمارەیە بچووکترە لەو ژمارەیە. پرسیاری 14 0 0 9 9 0 0 5 5 وەکو یەکن هیچ کێشە نەبوو یەکسانی. 63 63 فاریزە 93 بەڵام 9 بە 8 بێگومان 9 گەورەیە کەواتە ژمارەی لای چەپ گەورەترە کەواتە ژمارەی لای ڕاست بچووکترە خینەوەکەم کووە ئەو ژمارەیە گچکەترە لەو ژمارەیە یان خینەوەکەم ئەو ژمارەیە گەورەترە لەو ژمارەیە. 476 476 0 0 وەکو یەکن 9 لەگەڵ 6 وەکو یەکنینە 9 گەورەترە کەواتە ئەو ژمارە گەورەترە. ئێستا تەواو بووم لەو پرسیارانە شتێمە لای لە بچووکترینەوە ڕیز بکە بۆ گەورەترین واتە گچکەکەی یان لەسەرەوە بنووسە هەتا خوارێ یان لە ڕاستەوە بنووسە هەتا چەپ ئەوها بە هەوەسی خۆت. لە کاتی بەراوردکردنی سێ ژمارە دەچمە لای چەپ 7 بە 6 بە 6 کەواتە هەفتەکە لە هەمویان گەورەترە جارێ لێی دەگەڕێم ئەو هەفتەی ئەو ژمارەی دووەهەمی ژمارە دەنووسم لەوانی دی گەورەترە. ئێستا بەراورد لە مابەینی هەمویان شەشەکە تەواو بەراوردی پێویست نییە چیتکە ئەو جارەی دەچمە لای یەکەم ڕەنووس لە لای ڕاستی فاریزە 2 5 لەگەڵ 3 لەگەڵ 2 لە هەمویان بچووکترە کەواتە ئەو ژمارە سۆرە لە هەمویان گچکەترە. پاشان ئەو ژمارە سێ لەوی گەورەترە ئەو ژمارە زەردە پاشی ئەو ژمارە سەوزە ئەو ژمارە مۆرە لە هەمویان گەورەترە کاتە لە کاتی ڕیزکردن یەکەم دووەم سێەم و چارەم سۆرەکە زەردەکە کەسکەکە و مۆرەکە. پرسیاری 18 تەماشایان دەکەم هەمویان 13 بە 13 بە 13 بە 13 کەواتە لەوێ هیچم بە هیچ نەکرد ئەو جا با دوو ڕەنووس دانێم 39 وەرگرم لەگەڵ 30 لەگەڵ 33 لەگەڵ 0 لە هەمویان گچکەترە کەواتە ئەو ژمارە سۆرە لە هەمویان بچووکترە. پاشی سێی چ دێ 33 یان 30 یان 39 بێگومان 30 دێ. پاشی ئەو سۆرەی ئەو زەردە گچکەیە پاشی زەردەکەی ئەو سەوزە ئەو جا لە هەمویان گەورەتر ئەو مۆرە. ئێستا زانیمان کو لە کاتی نووسین یەکەم شت سۆرەکەی دەنووسم لە لای ڕاست
دوایە زەردەکە، دوایە کەسکەکە، دوایە مۆرەکە. یان ئەگەر لەسەرەوە لۆ خوارێ ئەویش دەبی. پرسیاری 19 هەمویان 4 ژمارەی تەواون کەواتە لەوی دەگەڕێم. دێمە لای دووڕەنووس وەردەگرم، هەز دەکەم ئاسانە، لێرە 10 وەردەگرم، لێرەش هەر 10، لێرە 11، لێرەش 11. هیچم بە هیچ نەکرد زۆر هەرچەندە دەزانم ئەو دوو ژمارانە بچووکترن لەو دوو ژمارانە. ئێستا بە ئەو دوو ژمارەی بەراورد کەم زام کامە لەوانە گچکەیە. با سێ وەرگرم، ئایا 105 گچکەیە یان 102؟ بێگومان 102 گچکەی، کەواتە ئەو ژمارە سۆرە لە هەمویان گچکەترە. پاشی سۆرەکەی ئەو زەردە لەوی تۆزە گەورەترە، ئەو جە پاشی زەردەکەی ئەو دوانە 118 و 110 گچکەترە، کەواتە پاشی زەردەکەی ئەوە گچکەی لە هەمویان گەورەتر 118. سۆر زەرد سەوز مۆر لە ڕاستەوە لۆ چەپ، سۆرەکە زەردەکە، سەوزەکە، مۆرەکە بنووسە. پرسیاری 20 هەمویان 15 هیچم بە هیچ نەکرد، نازانم کامەیان گەورەیە. ئێستا دێمە لای ئەگەر لێرە ئەو 25 وەگرم، لێرە 38، لێرە 29، لێرە 25 لە هەمویان گچکەترە، کاتە ئەو ژمارەی لە هەمویان گچکەترە. پاشی 25 29 پاشی ئەو ژمارە زەردە، پاشی 29 ئەو کەسکە ئەو جە لە هەمویان گەورەتر، ئەو مۆرە، ئەو مۆرە. سۆر زەرد کەسک مۆر. تەواو. پرسیاری بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بۆ شیکاری پرسیاری 21 هەتا 23 بەکاربینە. درێژیەکان لە کورتترین بۆ درێژترین ڕیز بکات. دیسان ڕیزکردنی ئەو ژمارانەیە. لێرە هەز دەکەم ژمارەکان هەندێکیان 2 ڕەنووسە لە ڕاستی فاریزە، هەندێکیان 3، هەتا ئیشەکەی لۆ خۆم ئاسان کەم هەمویان دەکەمە 3 ڕەنووسی، سفرەکی دادنێم لۆ ئەو ژمارانەی کە 2 ڕەنووسین، هەتا ئاسان بی، چونکە هەمویان یەک ژمارەی تەواون، کەواتە بەراورد تەنیا لە ژمارە دەیەکانی ڕاستی فاریزە دەکرێت. واتە ئەمن لە کاتی بەراوردکردن 290 بەراورد دەکەم لەگەڵ 99 ببورن، لەگەڵ 489 لەگەڵ 109 لەگەڵ 400 ئەو هایە بەراورد دەکەن. ئێستا ئەگەر تەمەشاکەی ڕیزیان کەم ژمارەکان لە هەمویان گچکەتر کامەیە؟ لە 299 489 109 بێگومان لە هەمویان گچکەتر 99ە، کەواتە ئەو ژمارەیە لە هەمویان گچکەترە. لە لای ڕاست دەینووسم ئەگەر ژمارەکان ڕیزکەم، یان لەسەرەوە دەینووسم. پاشی ئەو چ دێ 99 پاشی ئەو 109 دێ، ئەو زەردە ئەو ژمارەیە. پاشی ئەو ژمارەی چ دێتن 290 دێ، ئەو سەوزە، ئەو جا ئەو مۆرە. پاشی هەمویان لە هەمویان گەورەتر ئەو شینە، 489 لە هەمویان گەورەترە. ئەگەرنا ئەمن دەتوانم یەکەم خانای لای ڕاستی فاریزەش وەرگرم، بۆ وێنە لێرە 2ەکەی وەرگرم، لێرە سفرەکە دەزانم سفر لە هەمویان گچکەترە، لێرە 4، لێرە 1، لێرەش 4، توانم ئەو هاش بکەم. زۆر ڕێ هەیە. ئێستا زانیمان کامە ژمارە سۆرەکە لە هەمویان گچکەترە، دوایە زەردەکە، دوایە کەسکەکە، دوایە مۆرەکە، دوایە شینەکە. ئەوها ڕیزیان دەکەم، یان لەسەرێ لۆ خوارێ یان لە ڕاستەوە لۆ چەپدایان دەنێ. ئێستا بزانم کام دوو گیانەوەر درێژترن لە فیلی ئەفریقی. فیلی ئەفریقی واتە ئەمن دەبی بچم دوو ژمارەی بینم کە گەورەترن لەو ژمارە سەوزە.
دوو ژمارەی بینم لە 290 گەورەتر بی. کامە دوو ژمارەیە؟ بێگومان ئەو ژمارە 400ەکە لەگەڵ ئەو ژمارەی لەگەڵ ئەو ژمارە لەگەڵ ئەو دوو گیان لە بەراواتە وەڵامەکەم چییە؟ فیلی ئاسیایی وە پڵنگ. فیلی ئاسیایی و پڵنگ دەبی وەڵامەکەم ئەو هابی. ئێستا دەبی بگەڕێم بە دوای گیانەوەرێک کە لە مابەینی ئەو دوو ژمارەی بکەویتە مابەینی ئەو دوو ژمارەی درێژیەکەی. ئاسانترین ڕێ ئەوەیە من ئەوەش بکەمە 300 ببورن ناتوانم بنووس ئەو ژمارەی بکەمە 300 بزانم دەتوانم بکەمە 1 فاریزە 300 ئەوەش بکەمە 1 فاریزە 450 واتە بگەڕێم بە دوای ژمارە چی لە مابەینی 300 و 450 بێگومان ئەو ژمارە 400 دەکەویتە مابەینی 300 و 450 چونکە هەمویان یەکن پێویست ناکە خۆمان دیکەم ئەو یەکەی هەر تەمەشاکەم تەنیا تەمەشای ژمارەکان دەکەم کە دەکەونە لای ڕاستی فاریزە کەواتە وەڵامەکەم پڵنگ. وەڵامەکەم دەبیتە پڵنگ. پرسیاری 24 ئەوە هەر شیکار ناکەم ئەوە چیەوە پرسیارە تازە دەپرسن ڕوون بکەوە کو دوو ژمارەی بەراورد دەکەی. ئەو جۆرە پرسیارانە دەبوایە پرسیاری یەک بە چونکە من ئەوە یەک کاژێرە بەراورد دەکەم تازە لێم دەپرسن ڕوون بکەوە کو بەراورد دەکەی. ئەوە هانابی. ئێستا دەچمە لای پێداچوونەوە و ئامادەبوون. پرسیاری 25 ڕاستەیان هەڵەیە ئایا 1 فاریزە 111 بەش لە 1000 گچکەترە لە 11 بێگومان گچکەترە ئەوە تەنیا یەکە ئەوە 11 تەواوە بێگومان ڕاستە. پرسیاری 26 ئەو ژمارەیە بە پیتی بنووسە ئەوها بنووسە 325 بەش لە 1000 یان 3 بەش لە 100 5 بەش لە 1000. پرسیاری 27 هەرچەندە زۆریش ئاسانە بەڵام لە کاتی هەبوونی ئەو جۆرە پرسیارانە زۆر ئاسانە ئەگەرە من ئەو ژمارەی لە ژێر ئەو ژمارەی بنووسم واتە ئەم لێرە بنووسم 1 فاریزە هەمیشە لە ژێر فاریزە ئەوجا 8 بۆ وێنە ئەوجا ئێستا لێک دەرکردن ئەنجام بدەم 8 سفری لێ بڕوا 8 9 هەشتی لێ بڕوا 1 فاریزەکە دێتە خوارێ 2 یەکی لێ بڕوا 1 وەڵامەکە دەبیتە 1.8 بەش لە 100. پرسیاری 28 کۆکردنەوەیە ئەو پێنجەی کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو پێنجەی دەبیتە 10 سفرەکەی دەنووسم یەکەکە لێرە 1 و 1 و 2 ئەو دوای ئێرە دەبیتە 3 ئەو جەفاریزەکە دێتە خوارێ ئەو یەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ 4 دەبیتە 5. پرسیاری ئەو پرسیارە گرنگە 29 کام ژمارە دەی هاوتان نییە خوێندکاری ژیر ئەو وشەیە گرنگە هاوتان نییە نەک هاوتایە هاوتان نییە بە 5 دەیەک وە بەشێک لە 100 5 دەیەک واتە 0 و 5 دوایە 1 بەشێک لە 100 واتە 1 بەش لە 100 0 و 51 بەش لە 100. کامە لەو ژمارانە وەکو ئەو ژمارەی نییە ئەو ژمارەیە 0 و 510 هەر وەکو ئێرەیە چونکە لێرش دەتوانم ئەمە سفرە چیدانم کەواتە وەکو یەکن ئەو ژمارەیەش بێگومان هەر وەکو ئەو ژمارەیە وەکو یەکن 2 سفرش دەتوانم دانێم وەکو یەکن بەڵام تەنیا ئەوە هەڵەیە کەواتە وەڵامی ڕاست ئەو وەڵامەیە چونکە کامە هاوتان نییە
واتە کامە بەو ناچی، کامە وەکو یەک نییە. ئێستا تەواو بووم لەو لاپەڕەیەش، تەواو بووم لە هەردوو لاپەڕەکە، دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.